بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان بەڕێزان ئێمە کارمان کردووە بە چەندین ڕێگەی جیاواز. چوینەتە قوتابخانەکان و تا کەرەنتین نزیکەی قسەمان بۆ نزیکەی 10,000 خوێندکار کردووە لە خوێندکارانی قۆناغەکانی سەرەتایی و لە هەمان کادا چارەسەری سەدان ئاژەڵی بریندار و تین و برسیمان کردووە. ڕێخای پاکۆ لە سەرەتای دروستبوونیەوە سەرڕێ هاوکاریکردنی چەندین ئاژەڵی بێلانە و چارەسەرکردنیان لە نەخۆشی لە توندوتیژانی کە مرۆڤ بەرامبەریان دەکات و سەردانیکردنی چەندین خوێندنگە و قوتابخانەکان بۆ بڵاوکردنەوەی ئاژەڵدۆستی لە نێوان خوێندکارەکاندا بە پێویستمان زانی کە پرۆژەی TLR ڕیش بکەینە یەکێک لە بەرنامەکانمان و بخینە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی وەکو چارەسەرێکی سەردەمیانە بۆ کێشەی سەگی بێخاوان کە لە کوچە و کۆڵانەکانی شارەکەماندا بۆتە دیاردەیەک. عادي بكيف باز بۆ پشتگیرەکانیان بۆ هەنگامەکانیان أقدر أشوفها؟ اللي يروح يلف من بارك هذه على منصة والله من بە دقیقی ناتوان بڵێم چەند سەکێ لە ناو سلێمانیە بە زۆنەی بزانین کە بە بەردەوامی سەگەکان زیاکەن هەموو ڕۆژە خەڵک مەسچەنێرێ لە گەڕەکەکەمان پڕ بۆ لە سەگ ئەوە شۆکارەکەی وەیە کە خەڵک ئێستا زیاتر ئاژەڵ دۆستە لە سلێمانیا قبول ناکرێت سەگەکان بکوژێن و زەهر خوارد بکرێن بەڵام ناشکرێت کە هەروە بمێنەوە لە ناو جادەکانە پێویستەکە بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە و ئاژەڵ دۆستانە ڕێژەیان کەم بکرێتەوانە و حلەکەشی ئەوەیە کە تۆ نەزۆکیان ئەەکەیت کە نەزۆکەکردن سەگەکان زیان ناکەن کە زیان نەکرد هەم لە ناو خۆیانە شەڕ ناکەن و هەم نابزیان بۆ مرۆڤ ئەی زەهر خواردکردن ئەی بە کوشتن بە تاپڕ ئەمانە هەمووی دیە یان ئەم هەموو معاملەدانرا دیانەکەن لە بەرخاتی بەروبووم ئەمە گۆڕانکاری نیە لە سروشتا سەبارەت بۆ کەسانەی کە تەلەفۆنەکەن یان مەسچەنێرن و گلەییان هەیە کاڵم پاکۆ نایە بەدەممانەوە پاکۆ لەم چەند مانگی ڕابردووە زۆر خەریکی پرۆژەی تێناڕەکە بووە کە هەموو وەختی خۆی یاوە و لەگەڵ ئەوەشە کەم تەرخەم نەبووە چونکە تۆ بەحسابکەی چەند ئەندام هەیە لە پاکۆیە چالاکە و چەند خەڵک هەیە و چەند پشیلە و سەگ هەیە یعنی فریا ناکەوێت هەتا بتوانێت ئەڕوا بە دەمیانەوە بە پێی قورسی کەیسەکە بۆ نمونە سەگ هەیە لەسرە مەرگایە بەڵام سەگەیە قاچی شکاوە تۆ بەفریایەوەکەی کە لەسرە مەرگایە ئەوەنە کەیسەکان زۆرن خەڵک ئەوەنە سەگەکە بەژێر سیارە و پشیلاکە بەژێر سیارەوە کە زۆرن ئەبێت فریام کەوێت و پێویستی بە ئەندامی زیاترە پێویستی بە پاڵپشتی زیاترە بۆیە بتوانێت ئەمانە بکات. تەمان ئێمە پێویستمان بە شوێنە وەکو پاکۆ بۆیە سەگەکان نەزۆکەین لی بهێڵینەوە پێویستمان بە شوێنە ئەمەش پێویستمان بۆیە کە حکوومەت هاوکارمان بە پێویستمان بۆیە کە لە مناڵێکی پشکۆ پێویستمان بە هاوکاریە کە دایک و باوکی فێریکەن ئازێتی پشیلە و سەگ نایە لەسەر جادە چونکە ئەگەر مناڵەکان سەگەکان و پشیلەکان کوێر نەکەن پاکۆ پێویست ناکات ڕاکا بڕۆ بەدەم ئەوانەوە بێتوانن بڕۆن کە چەند کێشێکی تر چارەسەرکەن کاتە پێویستمان بە هەموو کۆمەڵگایە.